سڵاتان لەبێ و کاتتان باش بنێران لاڵقەی شتری بەرنامەی ئەڤڕۆ پێتان دەگەینەوە. لە مەڵقەی بەرنامەی ئەڤڕۆ گفتوگۆکەمان تایبەت دەبێ لەبارەی ناوەندی سیکۆلار لە کوردستان. ئەو ناوەندی کە ئێمە لە ئێستادا یادی ساڵێک لە دامەزراندنی دەکرێتەوە لە کاتێکە دامەزرا کە هەڵومەرجی ناوچەکە بە شێویشی گشتی بە باردۆخێکی تایبەت تێپەڕ دەبێت. لە کاتێکە باردۆخی ناوچەکە لە ئەمڕۆی کوردستان و عێراق بە شێویشی گشتی لە بەردەم هەڕەشەی ململانی تایفی و دینی و هەروەها کوشتنی مرۆڤ لەسەر هەویەی دینی لە ئاستێکی بەرزدایە. لەلایەکی تریش هاتنی داعش لە ئاستێکی تر پێمان دەڵێ کە بارودۆخی ناوچەکە و سیستەمی حکومڕانی لەم ناوچەیە لە بەردەم پرسیاری گەورەدایە. ئەم ناوەندە هەرچەندە لە ماوەیەکی کەم دامەزراوە، بەڵام توانیوێتی ڕۆڵ بجێڕێ و کاریگەری هەبێ لەسەر ناوەندی سیاسی و بە تایبەتیش لەم دوایانە لەبارەی پرسی ئەوان لە ململانی توندان لەبارەی شێوازی دەستوری داهاتووی هەرێمی کوردستان کە لە ماوەی ڕابردوو خەریکی نووسینەوەی دەستور بوون بۆی ئەم دۆخەوە کۆی دەزانن ئەم پرسەش بوو بە پرسێک کە هەڵپەسێدرا. لەم بەرنمەیە گفتوگۆ لەبارەی کارەکانی ناوەندی سکۆلار، تێگەیشتنی ئەوان لەبارەی ئەم بارودۆخەی ئێستا و ئایا پرسیاری ئەوە لە ئێستایا دروستە بێ سیکۆلار تا چەند پێویست بوو و پێویستە بۆ هەرێمی کوردستان، تێگەیشتنی ئەم ناوەندە لەبارەی هەڵومەرجی ئێستا ژیانی جڤاچی و سیاسی و ڕەوشی ئازادیەکان بە شێوەیەکی گشتی گفتوگۆ دەکەین کە تێیدا هەریەک لە ئەندامانی ناوەندی بۆردی سکۆلار لەگەڵمان دەبن بە ڕێزان ئاسۆکەمال، وەروەها گۆنا سەعید، فوادی مەجید مسری. سڵاوتان لێبێ و گەلێک بەخێر بێن. کاگاسۆ لای جەنابتەوە دەست پێ بکەم. ماوەی نزیکەی ساڵێکم ناوەندە دامەزراوە. لە ماوەی کارکردنتان پێشتر بە شێوەی فەردی یان وەکو هەندێزار پارتی سیاسی تێگەیشتنی جێ هەبوو لەبەرەی مەسلەی سیکۆلار لە کوردستانە، بەڵام 2000 ناوەندێک دامەزرا. لە ماوەی ساڵێک کارکردن چیتا لاگەڵاڵە بوو؟ هەستان بە چی کرد کە جیاواز بێ لە ماوەی ئەو شێوازە کارکردنی کە پێشتر هەتان بوو؟ بێگومان کاتێک کە ناوەندی سیکۆلار دامەزرا، ئەو گەڵاڵە نامەیە کە ناوەندی سکۆلار هەیبوو، ینی مەبادئەکانی کە خستێ ڕوو و دواتر کۆکردنەوەی کەسانێک کە پێشینەیەکیان هەیە لە کارکردن لەسەر مەسلەی ئیسلامی سیاسی، لەسەر مەسلەی ئازادی بیر و ڕا، لەسەر مەسلەی سیکۆلاریزم وەکو سیستمێک، کۆکردنەوەی ئەم هێزانە بوو بە مای دەنگانەوەیەکی باش. بە تایبەت لە دۆخێکا بوو کە وەکو وەزانین ئیسلامی سیاسی لە نمونەی داعشەکەی بوو بە خەتەرێکی ناوچەیی، خەتەرێک لەسەر کوردستان، خەتەرێک لەسەر ناوچەکەەوە، ئێستا خەتەرێکیشە لەسەر ئاستی جیهان. ضرورەتی ئەوەی کە لە چەند ساڵی ڕابردووە، لە 25 ساڵی ڕابردووی دەسەڵاتدارەتی لە کوردستانە خەڵک بەدەست یاسادینیەکانەوە، هەم ژنان، هەم ڕۆشنبیران، هەم خەڵکی ئازادی خواست بەدەست ئەو یاسایانەی کە پشتی بە شەریعەتی ئیسلام بەستووە زوڵمیان لێکراوە، زیندانی کراون، پێشێلکاری مافەکان بۆ بە بۆنەی ئەو یاسایانەوە. ئەمانە ناڕەزایەتی دروست کرد بوو. لە پاڵ ئەم ناڕەزایەتی کە لە بەرامبەر داعشە هات، ئیسلامی سیاسی هەرچی زیاتر ڕووە ڕاستەقینەکەی، خەلافەتەکەی ئەمانەی دەرکەوت، ناڕەزایەتێکیش لە ناو خەڵکە لە دژی ئەم ئیسلامی سیاسی و داعشە دروست بوو. هەردوو ئەم کۆکردنەوەی هەردوو ئەم ناڕەزایەتی، ئەم ناڕەزایەتی سەبارەت بە بوونی یاسا ئیسلامیەکان لە هەرێمی کوردستانە و دەستنی دەسەڵاتی یەکێتی و پارتی بە یاسا ئیسلامیەکان بۆ پێشێلکردنی مافەکانی مرۆڤ و لەگەڵ هاتنی نموزەج و بەدیلی داعشە لە مەنتیقەکە کە کوردستان خۆی پێشتر داعشی ناوخۆی هەبوو، لە نمونەی ئەنساری ئیسلام بگرە، کۆمەڵی ئیسلامی بگرە، هەموو ئەو بزوتنەوە ئیسلامیانەی کە هەڵومەرجێکی بابەتی مۆزوعی بابەتی و ذاتی هەیە بۆ دروست بوو بۆ وەرگرتنی فکری سکۆلار لە ناو کوردستانە بە تایبەت؟ بەڵێ، وەکو وتم هەم ناڕەزایەتی سەبارەت بەم پێشێلکاریانەی کە بە بۆنەی یاسا ئیسلامیەکانەوە ئاکرا، بە بۆنەی دام و دەستگاکان، بە بۆنەی هێرشی مەلاکان بۆ سەر ئازادیەکانی ژنان و ڕۆشنبیران وانە ئاکرا، هەم بە بۆنەی هاتنی داعش و خەتەری داعش و
وشیاربوونەوەی خەڵک سەبارەت بەم خەتەرە گەورەیە کە لە منتیقەیە ئەم دوانە هەردووکی زمینەیەوەی دروست کرد کە لە کوردستان دەنگی سکۆلاریزم بەرزتر بێتەوە بە تایبەت کە کوردستان بەشێکە لە منتیقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە خۆی لە ئەزمەیەکی سیاسی و ئابوووریایە کە ئیسلامی سیاسی و بەدیلی خلافەتەکەی و ئیسلامیەکەی ئەیانەوێ وەکو چۆن نازیزم و فاشیزم لە ئەوروپا لە نەتیجەی ئەزمەی ئابووری و سیاسی بوون بە بەدیلێک بۆ ئەو وەزعە بە پێچەوانەوە کە خۆیان نەخۆشیەکە نەک دەرمانەکە بەڵام خەڵکیان وە فریواکە ئەوان ئەتوانن جوابێک بن بۆ ئەو ئەزمەی ئەو کاتە لەم منتیقەیەشە بە کوردستانیشەوە کە مەناتقێکە دیکتاتۆریەتی تیازاڵە دەسەڵاتداری مەجموعەیەک بنەماڵە شێخنشین دەسەڵاتی ئەحزابی میلیشیایی تایە کە کۆنتترۆلی هەموو بوارەکانی ژیانیان کردووە وەزعی خەڵکیان نالەبار کردووە و خودی سیستمێک کە پشتی بەستووە بە هەموو ئەم دەستگادینیانە یاسادینیەکان ئەمانە وای کردووە کە کوردستانیش هەمان مەرحەلەی مێژووی تێپەڕکا کە کولی منتیقەکە زۆر باشە دەگەڕێمەوە لەبارەی ئەوەی کە ئێوە لە بەرامبەرم هەڵومەرجە چیتان تەرح کردووە و بەدیلتان چی بووە بۆ ئەم کێشە و گرفتانەی کە ڕۆژانە بە تێگەیشتنیەوە ئێمە دەست و پەنجەی لەگەڵ نەرمەکەین بەڵام دەگەڕێمەوە لای گۆناخان ئەم هەڵومەرجەی کە ئێوەی دروست کرد جگە لەوانەی کاک ئاسۆ باسی کرد و لە میانی کارکردنتان ئەوەی پێشتر لە خەیاڵتان هەبوو ئەوەی پێشتر داتان ڕشت بوو کاتێ لەگەڵ واقعەکە کارتان کرد شعورتان بەچی کرد یعنی لە ڕاستیە ئێمە واقعەکە قوڵی ئەم تێگەیشتنی کرد هەستان کرد ئێوە پێویست بوون ئەم ناوەندە پێویست بوو لە کوردستانە بڵێ سەرەتا من لەوەیە بۆ دەست پێ یەکەم کە بە بڕای من ئێمە شتێکی تازەمان نەهێنا بۆ نێو کۆمەڵگەی کوردستان بە ناوی سیکولاریزمەوە بەڵکو ئەم دەنگە خۆی بە فراوانی لە نێو کۆمەلگاکە هەیە و دەمێکیشە هەیە چەندین ساڵە بیرمان نەچێ ئێمە چەندین نووسەرمان جانیان لە دەزاوە لە پێناو نووسین و لە پێناو ئازادی ڕادربڕین لە ساڵەکانی هەشتاکان و نەوەتەکانە و لەسەر چالاکی سیاسی لەسەر ڕەخنەگرتن لە دین ئەمە بەشێکەوە هەروەها لە دوای هاتنی داعش ئەم دەنگە بە فراوانی زیادی کرد لەم کۆمەلگایە هیچ کەس ناتوانێت ئینکاری بکە کە بەدەیان خەڵک جورئەتی پێیا کرد کە لە بەرامبەر بە ئیسلامی سیاسی لە بەرامبەر بە پەیامەکەی لە بەرامبەر بەم شەڕە ناوچەیی کە هەڵی گرسانوە و بۆتە هۆی کارەساتی گەورە بۆ کۆمەلگاکانی ئەم ناوچەیە خەڵک هاتووەتە دەنگ و نووسینی زۆر هەبووە قسەکردن هەبووە جورئەت پێیا بووە و بەشێکی تریش لە بەرامبەر بە گەشەکردنی فکری توندڕەوی و فکری ئەوەی پێڵێن فکری داعشی لە نێو کۆمەڵگەی خۆمانە مەسەلەن چوونی سەدان گەنجی ئێمە بۆ نێو داعش و پشتیوانیکردنی توندبوونەوەی ڕوتی سەلەفیەت و با بڵێن بەرەو ڕۆچوونی گەنجان بەرەو ئەوەوە کۆمەڵگەی ئێمە بە فراوانی هەستی بەم خەتەرە کردووە بۆیە ئەمە بڵێم کە کاتێ ناوەندی سکولار لەسەر دەستی کۆمەڵێک کەس کە پێشتر خۆیان بەشێک بوون لەو حرەکەی بەشێک بوون لەو جوڵانەوەی لە نێو کۆمەلگایە و بە پێویستیان زانی کە بە بڕای من ئێمە هەوڵمادا دەنگێک دروستکەین دەنگێک کە بڵێ ئێوەش ڕێکخراوێکتان هەیە و ئەتوان ڕێکخراوتان هەبێ و ئەتوانن بەڕسمی بناسرێن لەم کۆمەلگایە ئەم ساڵی کارکردنە هەستان بە چی کرد یعنی لەگەڵ تا چەند ئەمە قوبڵ بوو لەلایەن ناوەندە کۆمەڵایەتیەکان لە ناوەندەکانی تر بە شێوەیەکی گشتی بە بڕای من هەتا کاتێ ئەم ئەزمەی سیاسی و ئابوورێ لە کوردستان دەستی پێکرد و دەنگی تەواوی ڕەوتەمەدەنی و پێشکەوتن خوازەکان بە جۆرێک خرایە ژێر سایی ئەم ئەزمەی کە ئێستا هەیە و ئەو کێشە گەورانەی کە لەسەر نان و ژیان بۆ خەڵک دروست کراوە هەتا ئەو کاتە بە بڕای من پێشوازیەکی زۆر گەرم لەم پرسەکرا مثلا ئێمە چه ئاستێکە بۆ نمونە هەر لە دوای ڕاگەیاندنی ناوەندی سکولار لە هەرێمی کوردستان ئەندامانی بۆردی ناوەند لە چەندین شار و شارۆچکی کوردستانە کۆڕ و سیمیناریانەگر کە پێشوازیەکی زۆر فراوانی لێکرا پشتیوانیەکی زۆر فراوانی لێکرا لەوە هەموو ئەوانش زیاتر کەمپینی ئێمە بۆ دەستورێکی سکولار بە بڕای من چووە لە سەر و چاوەڕوانەکانی خۆمانەوە بوو ئەو پێشوازیە گەرمەی کە لە خەڵک کردی لە ماوەی 45 ڕۆژە نزیک بە 100,000 واژۆ لە بەشە جیاجەکانی ئەم کۆمەلگایە بە هەموو جۆرەکانیەوە بە خەڵکێک کە دینیە بە خەڵکێک کە لەوانەیە دین زۆر ناسنامەیەک نەبێ بۆی بە خەڵکێک کە بێ بڕوایە بە گەنج و پیر و ژن و پیاوە ئەو پێشوازیە فراوانی لێکرا و ئەو پشتیوانی ئێمە بینیمان بە ئێمەی وت کە ئومێدێکی گەورە هەیە کە ئەم کۆمەلگایە بەڵێتینووی پێتان وایە کە لە ماوەی ڕابردوو بە تایبەتیان دێجار ڕەخنە لە کەسە سیکۆلار و
چەپ و کۆمەنیستەکان دەگیرە کە ئەوان لە ئاستی نخبەیە کارەکەن لە دوای ئەو ماوەی ساڵی کارکردن ئێستا پرسی سیکۆلار لە پرسی نخبەوە بۆتە پرسێکی مجتەماعی بە بڕوای من بەڵێ ئەو قسەیە زۆر دروستە بە تایبەت ناوەندی سیکولار لە کوردستان هەوڵیدا بشێتە نێو خەڵکەوە چوو لە شار و شارچکەکان کۆڕیگرت چوو لە سەرجادە واژۆی کۆکردەوە ئێمە نەچوینە ناو هۆڵە داخراوەکانەوە بۆ نمونە نخبە بانکە ئینجۆمان بۆ بگرێ بۆ سیمینارەکانمان یا بۆ گفتوگۆکانمان یا بۆ قسە و باسەکانمان نخبەی سیاسی بێ نخبەی ڕۆشنبیری بێ بەڵکو چوین لەگەڵ گەنجانە قسەمان کرد لە نێو قاوەخانەکانە کۆڕەکانمان بەست گفتوگۆکانمان لەگەڵ خەڵکا دەست پێ کرد و پێشم وایە دووبارەیەکەم ئەو پێشوازی لەسەر مەسەلەی دەستورکرا نیشانی داکە کۆمەڵانێکی زۆر لە خەڵک ئامادەن بۆ ئەوەی هەم کار بکەن لەگەڵ ئەم ناوەندەیە بەڵام لەوەش زیاتر نەکتەنها ئەم ناوەندە بەڵکو وەکو بزوتنەوەیە وەکو حرەکێکی فراوانی نێو خەڵک بە بڕای من خۆی نیشاندا مەسەلەی خەبات بۆ سکلە دەگەڕێم وڵات کاک فوادی مەجید مسری لە بەرامبەر ئەگەر کۆمنتێک کتەبوو لەسەر هەمان پرسیار دەتوانی تێگەیشتن بدەیت لە بەرامبەر ئەم بابەتە یعنی ئەو ماوەی کارکردنەوە و پێشتر ئێوە ئەزمموی خۆتان لە بواری نووسین و بە میکانزمی تر لە بوارە ئەزمموێکی فراوان بوو لە بەرامبەرەوە ئیسلامی سیاسی یان بەشێک لە هێزە ئیسلامیەکان پێیان وایە ئەم بابەتە ئێوە هاوردەتان کردووە پرسی سیکۆلار پرسێکە پەیوەندی بە مجتەمەعی ئیسلامیەوە نییە بە قەدەوەی پەیوەندی بە ئاینێکی دیاری کراو و پەیوەندی بە خۆر ئاوایە ئەوان بە بەردەوام خەریکی تەرویجن بۆ ئەم تەبریرە بۆ ئەوەی ڕەفزی سکۆلار بکەن لە کوردستانە ڕاستی سیکۆلار پەیوەندی بە ڕۆژهەڵاتی ناوڕاست و زەرونیە بۆ کۆمەلگای ئێمە وڵا حقیقەتێک کە ئەبێ بوترێ ئەوەیە ئیسلامی سیاسی لە کوردستانە فکرێکی هاوردەیە نەک سکۆلاریزم نووسەرەکانی پەنجاکان و چلەکان و هەتا پێشەوانەش ئەگەر تەماشا بکەیت و بگەڕێتەوە بۆ یەکەم دەسەڵاتی کوردی کە خەڵکی وەکو ڕۆشنبیری گەورەی وەکو عارف سایی بوو وەکو جەمال عیرفان وانە تیا شەهید کراون بوونەتە قوربانی بیرروڕای سکۆلاریزم ئەوە هیچ شک و گومانێک لەوان نییە لەبەر ئەوە فکرەکە زۆر کۆنترەوە لەگەڵ هاتنی فکری مەدەنیەت و بە مەدەنیەتکردنی کۆمەڵگا و سیستەمی سکۆلاریزم لەژێر کاریگەری ئەفکاری ئەوروپیا هاتووتە ناو کوردستانەوە بە پێچەوانەی فکری دینیەوە فکری دینی لە کوردستانە ڕەگ و ڕیشەی نییە و دیاردەیەکی هاوردەیە لە ساڵەکانی ناوەڕاستی چلەکانە ئیخوان المسلمین بۆ یەکەم جار کە هاتۆتە کوردستان هاتۆتە عێراقەوە لە نەیتوانیوە ڕەگ و ڕیشەیەکی وا دروستکە لە ناو کوردستان لە فکری دینی فکری ئیسلامی سیاسی فکری ئیسلامی سیاسی بەڵێ مێتۆدی ئیسلامی سیاسی دیاردەیەکی هاوردەیە هیچ پەیوەندێکی بە ئێمانە کورد لە ناو کورد و کۆمەڵگای کوردیە مەلای زۆر هەبووە خەڵکی زۆر هەبووە فەقیهی زۆر گەورەی تیا بووە بەڵام ئەوانە هیچ پەیوەندێکیان نە بە ئیبن البازەوە هەبوو نە بە ئیبن عوسەیمینەوە هەبووە و نە بە فکری وەهابیەتەوە هەبووە ئێمە تۆ تەماشا بکە لە جزیریەوە بیگرە لە باکووری کوردستان لە باکووری کوردستانەوە بیگرە باش لێرە پرسیارشتە دووسەکە مەسەر پرسیارم هەرماوم زۆر جار دەوترێ بۆچی هەڵومەرجێکە و سەردەمێک لە کوردستانە کۆمەڵگای ئێمە یان بەشێک تەنانەت لە ناوەندە دینیەکان مەولەوی و قانع و مەلای گەورەی کۆیە و یعنی ئەم ناوەندانە پیاوی نیشتیمانی و مەدەنی و سکۆلاری گەورەیان دروستە کرد بەڵام ئەمڕۆ بە پێی هەندێک داتاکە ناوەندە دینیەکان داعش و هاوشێوەی داعشەکان دروستەکەن ئەمە چه هەڵومەرجێکە بۆچی پێشتر ئەوە بوو ئێستا بۆچی ئەم ناوەندانە ئەمڕۆڵە دەبینن ئەو ناوەندانە ئەوەی ئێستا ئەو دەورە ئەبینێ سەبەبەکەی هاتنی بیر و باوەڕ ئیسلامی سیاسیە بەو شێوەی کە لە سعودیە و لە شوێنەکانی تر وڵاتە عەرەبیەکانە پێڕەوەکرێ هیچ گومان لەوایە نییە کە ناوەندە دینیەکان لە بیستەکانە و لە چلەکانە لە پەنجاکانە دەوری زۆر گەوریانە بووە تۆ سەریەکێکی وەکو مەلای گەورە بکە لە کۆی بزانە موقفی لە خوێندن چی بووە مەرکفی لە ڕۆشنبیری چی بووە تەماشا حاجی قاری کۆی کە ئەمانە هەموو پیاوی دینی بوون هەرکەمە سەیری نالی بکە سەیری مەحوی بکە سەیری هەر کامێک لەوانە ئەکەی ڕاستەمانە پیاوی دینار بوون مەلای جزیری هەر ئاینیشت هەر یەکێ لەمانە تەماشا بکەی بەڵام فکری ئیسلامی سیاسی و ئەوەی کە ئێستا تەرعەکرێت لە ناوەندە دینیەکانە ئەوە لە گۆڕێ نەبووە مەلا خەریکی ئەوە بووە تەفسیری طقوسە دینیەکانی کردو بۆ خەڵق
نوێش چۆنە ڕۆژوو چۆنە ئیتاعەتکردنی خوا چۆنە چۆن پێی ڕۆکرێ ئەمە هەبوو لە کوردستانە ئەوە نەبوو لە کوردستانە پیاوێکی ئاینی لەسەر مینبەر دانیشێ ڕەخنە لە چیرۆک بگرێ ڕەخنە لە شیعر بگرێ ڕەخنە لە شانۆ بگرێ حەقی هەبێ بەسەر هەموو مەفسەلێک هەموو جونگەیەک لە جونگەکانی ژیانی کۆمەڵایەتی دەتوانین بڵێنەوە هەڵومەرجی کە سیکۆلاری هێنایەکایەوە لە سەدەکانی ناوەڕاست لە خۆرئاوە هەمان ئەم هەڵومەرج و ئەم پێویستیانە هەیە لە کوردستانە تا ئێمە بڵین بە هەمان شۆ فکری سیکۆلار فکرێکە نەتەنیا پەیوەندی بە بوقعەیەکی زەوی دیاری کراوەیە بەڵکو پێویستیەکە کە پەیوەندی بە گەشەسەندنی دیموکراسی و پەیوەندی بە پێشکەوتنی ژیانەوەیە بەتەکید هەموو کارێک کاردانەوەی هەیە یعنی هاتنی ئیسلامی سیاسی پەلەی یا بە مەسەلەکە یعنی تعجیلی پێکرد ئەوە نەیتر فکری سکۆلاری لای خەڵق یعنی وای کرد کە خەڵکی بگەڕێ بە دوای ئەوە بۆ بەرەنگاربوونەوەی فکری ئیسلامی سیاسی بۆ بە ئاینی کردنی کۆمەڵگا چونکە ئیسلامی سیاسی مەرجی یەکەمی یان هەوڵانی بە ڕاستەوخۆ بە ناڕاستەوخۆ بۆ ئەوەیە کە کۆمەلگا بکاتە کۆمەلگایەکی ئاینی مەبەستم لە کۆمەلگای ئاینی دیارە کوردستان کۆمەلگایەکی موسڵمانە قسە لەسەر کۆمەلگای ئاینی بەشێکی بەڵێ نەنا بەشێکی کۆمەلگای مسلمانە ئەکسەرێتی زۆربەی زۆری مسلمانە لەبەر ئەوە بە کۆمەلگایەکی مسلمانیت بەڵام کۆمەلگایەکی ئاینی نەبووە و نییە کۆمەلگای ئاینی بۆ معنایەیە کە هەموو مەفسەلێکی ژیانی خەڵق بخرێتە ژێر یاسای حەڵاڵ و حرامەوە یعنی شریعەتیایە تەطبیق بکرێ بۆ نەوعیکە 1400 ساڵ لەمەوە پێش تەطبیق کراوە بەم معنایە ئیمڕۆ لە سەردەمێکا کە زانست بەو شێوەیە پێشکەوتووە تەکنۆلۆژی بووە کە ئەوە ئیمڕۆ قابلی قبول نییە ئەو فکرە لە وڵاتێکی وەکو کوردستانە لە حاڵی حازرە بەو شێوەیە تەطبیق بکرێ هەموو بە پیرەوە چوونێکیش بۆی هینێکی مەوزوعی هەیە یعنی خەسڵێکی مەوزوعی هەیە نەهاوردەیە و نە ئەوەشەوە سکۆلاریزمیش پەیوەندی نییە بە هین پەیوەندی نییە بە هیچ دینێکی دیاری زۆر باش لە هەمان کاتدا لە کاتێکە ئێوە دەڵێن سکۆلار پێویستە لە کوردستانە هەندێک لە با بڵێن لە دوایین ئەم گفتووە گویانی کە ئێستا دەیکەن ئیسلامیەکان دەڵێن ئەزمموی کوردستان ئەزممویەکی ئەلمانی شکست خواردووە ئەزمموی کوردستان بە ئەزممویەکی ئەلمانی لە کاتێکە کارم ڕۆبەڕووی شکستی یعنی یان حزب سەرمایەدار و ئیسلامیەکان کە بێکەوە لە ئیتلافی حکومڕاییندان ڕوبەڕووی شکستی سیاسی و بەرنامەی ئابووری و حکومڕایی دەبنەوە ئەوان دەڵێن ئەمە شکستی ئێمە نییە بەڵکۆمە شکستی نموزەجی ئیسلامیە نموزەجی علمانیە دەگەڕێ وڵات بۆی کە ئایا ئەزمموی ئێمە علمانیە تا بڵین ئەم وێنەی بۆ بچێشین بەڵام پێشتر لە کاگاسۆ پرسیارێکم کردبووم لەبارەی ئێوە باستان لە با بڵێن ئەو ئشکالەتانە کرد کە ڕوبەڕووی مافەکانی مرۆڤ ئازادیەکان و ئێمە دەبێتەوە لە بەرامبەر ئێوە چی تەرحەکان کە هەندێک جار مخاوفی وایە کە ئێوەش فکری سکۆلار مەترسیە لەسەر هەندێک بەهای کۆمەڵگا یان مەترسیە لەسەر مەسەلە ئاینیەکانی خەڵک ئێوە لە بەرامبەرەوە لە بەرامبەر ئەم دۆخە چیتان تەرح کردو و بەرنامەتان چییە؟ ئێمە وەکوتم مەرحەلەیەکی تاریخی هەیە مێژووی هەیە کە شەرق بە تایبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە نەپەڕانوە ڕاستە دەوڵەتی مەدەنی لەم مەنتیقەیە دروست بوو بەڵام پایەکانی ئەم دەوڵەتە هێشتا پشتی بەستووە بە دین لە وەکو ئەسپێکی تەروادە لە ناو ئەم سیستما هەیە سیستمی حکومڕانیە هەیە لە یاساکانە تۆ ئەیبینی وەکو دینی ڕسمی ئەیبینیت لە بەرنامەی سیاسیە ئەیبینی لە دەستگای دینی هەیە هەموو ئەمانە وای کردووە کە سیستمێکە لە مەنتیقەیە هەیە سیستمێکە پشتی بەستووە بە دین و شەریعەتیا دەسەڵاتی هەیە لەوانەیە دەوڵەتەکان بڵێن دەوڵەتێکی مۆدێرن بوون نەک علمانی بەڵام بە بۆنەی ئەم دەسەڵاتەی دینەوە هەمیشە پێشێلکاری لە مافەکانی مرۆڤ لە ئازادی ڕادەربڕین لە مافەکانی ژنان و ئەمانەمان بینیوە دووەمیش وەکو باسم کرد لە کاتێکا کە ئێستا ئەزمە لە مەنتیقەکە هەیە ئەزمەیەکی سیاسی و ئابووری و سەراپاگیر لە مەنتیقە هەیە ئیسلامی سیاسی بەم زمینەی کە لە ناو سیستما هەیە
وەکو ئەسپێکی تەروادەی لێ هاتووە کە ئەوێت بە ئیسیفادەکردن لەو ڕیشەی دینە کە لە کۆمەلگا هەیە لە کللتورا هەیە لە یاساکانە هەیە ئەمانە بکاتە وەسیلەیەک بۆی خۆی وەکو بەدیلێکی سیاسی بەرامبەر بە سیستمی ئێستا ینی حتا دەوڵەتە مەدەنیەکە بگۆڕێ بە دەوڵەتێکی ئیسلامی نمونونەکەی لە سعودیا بینین لە وڵاتانی ترە بینین ئەمە ئێمە بەدیلەکەمان بۆ ئەبەیە ئەبێ ئەم سیستمە ئاڵوگۆڕێ ئەو ئاڵوگۆڕی لە ئەوروپا وەکو باست کرد بووە کە خەتەری دینی لا بردووە لەسەر ئەو کۆمەلگانە لەم منتیقەیەش ئابێلان نابنە خەتەر لەسەر مەسەلەی کاتێم ئێستا ئێمام گفتوگوێ دەکەین ڕەنگە مسلمانێکی ملی گوێ لە ئێمە دەگرێ ممارەسی ئاینی خۆیەکە بە هەندێک جار لەو کاتی ئەم با بڵێن واژوو کۆکردنەوە خەڵکێک دەهات واژووی بۆ ئێوە دەکرد تەنانەت با بڵێن التزاماتی دینیشی هەبوو ئەی بەڵام لەپاڵ ئەوە هەندێک جار ئێوە وا وێنەی ئێوە وا دەکەیت لەیان هەندێک ناوەندەوە کە ئێوە مەترسین لەسەر با بڵێن ممارەسەکردنی مافی ئاینی خەڵک بە پێچوانەوە ئێوەش نابنە مەترسی بۆ سەر ممارەسەکردنی مافی ئاینی خەڵک منەڵێم سەیری ینی بە تەنها تیۆری نەبێ بە عملی سەیری سیستمی سێکۆلار لە ئەوروپا بکەین بۆ ئازادیە دینیەکان لەگەڵ سیستمێکی دینی کە لەم منتیقەیە هەیە بۆ ئازادیە دینیەکان لە سعودیا سیرکە تۆ ئەگەر شیعەبیت لێتە کوژن فشار لە سەردانی لە ئێرانە ئیعدام تەکە نازام ڕێگەت پێگرن هەر بۆ ئازادی دینیەکانی ناو خۆشە هەتا بۆ ناو ئیسلام خۆشی ئەکرد سیستمێکی دینی بوو کە دینت سەپان بەسەر شتێکە جگە لەوەی کە بۆ نمونە پەیڕەوە جیاوازەکانی تر هینەکەیت ئاینە جیاوازەکانی تر سەرکوتەکەیت وەکو چۆن لەم منتیقەیە بینین یەزیدیەکان کاکەییەکان مەسیحیەکان هەموومانە زوڵمیان لێکرێ دەستگای دینی و دەسەڵاتی دینی کاتێ دینێکی ڕسمیە سەپێنێ باقی بیر و بۆچوونەکانی تر باقی مافەکانی تر پێشێلەکە باشە هەندێک جار فکری سکۆلار وەکو مەسلەیەکی ئایدۆلۆژی سیرەکرێ پێیان وایە کە کاتی خۆی ئەم جەدەلەی لەسەر مەسلەی دەستور هەبوو پێیان وا بوو ئەگەر دەستوری کوردستان ڕەشنووسەکەی وا بنووسێتەوە کە دەستورێکی مەدەنی سیکۆلار بێ ئەمە دەبێتە هەڕەشە لەسەر ئازادیە بە تایبەتی ئاینەکانی خەڵک ئێوە یعنی چی دەڵێن لەو بارەیەوە کە تا چەند ئەمە مەبەستان چی لە دەستوریی سیکۆلار کە بانگەشتان بۆ دەکرد ئەوەی بڵێن بنەماکانی سیکۆلاریزم و دەسەڵاتی سکۆلار و سیستمی سکۆلارە ئەوەیە کە دین جیا بکرێتەوە لە دەوڵەت لە یاساکان لە مافەکان و یەکسانی ژن و پیاو هەبێت و ئازادی ڕادەربڕین هەبێت ئازادی لێکۆڵینەوە و توێژینەوەی زانستی هەبێت ئەوەی کە هیچ ڕێگەیەک نەیرێت دەستگا دینیەکان بە پشتیوانیکردنی دەوڵەتەوە هێرشکەنە سەر مافەکانی خەڵک ئەمە بنەمای سیستمێکت بۆ دروستەکە بە پێچەوانەوە کە ڕێز لە هەموو بیرروبۆچوونێکە گرێ ڕێز لە هەموو مافێکە گرێ وەجگە لەوەش نەوەیەک لە دەسەڵات دروستەکە سیستمێک دروستەکە کە ئینسانەکان تیا ئازاد بن چونکە کۆمەلگا بەبێ ئازادی بیرکردنەوە ڕەخنەگرتن داهێنان پێشکەوتنی ئینسان ناتوانانی بیبێتە پێشەوە ئەم ئەگەر ئێمە دەقێکی 1400 ساڵ لەمەوە پێشبێنین بەسەر هەموو بوارەکانی مافی مرۆڤ لێکۆڵینەوە زانستە لە خوێندن و پەروەردا بەسەر هەمووانە بیسەپێنی تۆ هەمان کۆمەلگا دروستەکەی کە 1400 ساڵ لەمەوە پێش هەبووە ڕوبەڕووی با بڵێن بژاردەی شتو دەبینەوە کە لەم ناوچەیە بە تایبەتی و ئیخوانەکان لە مەسر و لە ناوچەکانی ترەکەن و ئێستاش دامیز لە کوردستانیش باسییان لە دەوڵەتی مەفهومی دەوڵەتی مەدەنی دەکرد تەنانەت ئێستا هەندێکیان یعنی هەرچەندە پێشتر بانگەشەی دژە ژیانی پەرلەمانی وانیان بە کوفر لە قەڵەمدا ئێستا باز لە دەوڵەتی مەدەنی دەکەن و باز لە دەوڵەتی دیموکراسیەکەن دەوڵەتی مەدەنی بە غیابی دەوڵەتیشی سکۆلار ممکنە دەوڵەتێکی دیموکراسی بێ پەیوەندی نێوان سیکۆلار و دیموکراسیەت چ جۆرە پەیوەندیەکە دەگەڕێمەوەرات بە وەڵامی ئەو پرسیارە بەڵام گۆناخان دەمەوێ پرس ئەوە لە جەنابەت بپرسم باردۆخی ئێستای ناوچەکە یەکیشتر لەو گرفتانەی کە ڕوبەڕووی دەبێنەوە ئیش مەسلەی ژنان و بزتنەوە کۆمەڵاتیەکانە کە بە بەردەوام لە وڵاتانی ئیسلامی و لە هەرێمی کوردستانیش ئێمە دەبینین کە داتاکان هێشتا پێمان دەڵێن ژن لە کوردستان لە وڵاتانی عەربی ئیسلامی مرۆڤی پلەدووە هێشتا ژن لەسەر بنەمای ڕەگەس جۆری جێندەری دەسەوسێندرێتەوە هێشتا ژن لەسەرەوەی کە وەکو یعنی لە یاساکان بە پاشکۆ بە ملحەقی پیا و سەیرەکرێن
مەسلەی سیکۆلار چۆن سەیری ئەم بابەت دەکا ئایا دەستوریی سیکۆلار لە کوردستانی یان بوونی سیستەمیشی سیکۆلار لە کوردستان تا چەند وەڵامدانەوەیەکی ئەم هەڵو مەرجە دەبێت کە ژنان ئێمە ڕۆژانە دەبینین بوونەتە سوتەمەنی ئەم دۆخە. معلومە کە کاتێک تۆ باس لە سێکۆلاریزمەکەی یەکێ لە بنەما ئەسلەکانی مەسلەی دابینکردنی مافی هاوڵاتی بوونی یەکسان و مەسلەی یەکسانی ڕەگەزیە یەکسانی ژن و پیاوە کاتێک تۆ ئەمە بەدیلەکەتە بۆ هەر جۆرە دەسەڵاتێکی ترکە لە ناوچەکە هەیە کە بە گشتی ئێمە یان دەسەڵاتێکی مطلقی دینیمان هەیە یاخود دەسەڵاتێکی ئەوەی پێی ئەڵەن نیمچە ئەلمانی نیمچە دینیمان هەیە کە دین هێشتا وا لە نێوجەرگەی یاسا و دەستور و بڕیارەکانی و دام و دەستگاکانیان کارەکە لە باڵین لە دام و دەستگای دادوەریە هێشتا بە فراوانی کارەکە لە نمونەی باڵین سیستەمی خۆمان لە هەرێمی کوردستان یاسای باری کەسێتی و یاسای سزادان باڵین سزادانی عێراقی ئەمانە دین بە فراوانی حضوری هەیە لە هەموو بەندێک و لە هەموو جێگەیەکە کە ئەگەڕێتەوە سەر بنەماکانی شەریعەت ئەگەڕێتەوە سەر بنەما گشتیەکانی بۆ نمونە شتێکی کەمی گۆڕیوە لەوەی بۆ نمونە لەسەر مەسلەی زینا ژن بەردەباران ناکە بەڵام سجنی ئەکا خاتە نێو سجنەوانێ لەسەر مەسلەیەکی تر چوزان فرەژنی بە تەواوی وەکو خۆی مطلق ناکە بەڵام کەمێک ڕێگری و ئەمە ئەوەی بۆ دانێ لە ژێر ناوی ئەوەی کە ئەمە بە ئەلمانی کراوە. مەبەستم چێت کاتێت تۆ ئەم یاسانەت هەیە بە دڵنیایی ژن هێشتا پلە دووە بێ هێشتا کۆیلە ئەبێ هێشتا پاشکۆ ئەبێ کەلتوری گشتی کۆمەلگا ڕای گشتی کۆمەلگا ئەبەیتە نێو با بڵین ئەمانەی بەسەر ئەسەپێنی ئەمانەی پێ ئەدەیتەوانێکە ئەوە ژن ئەوە جێگەکێتی ئەوە ڕێگەکێتی لە کاتێکا کە باز لە سیستەمی سیکولارەکەی سیستەمی سیکولار وەگوتم بنەمایەکی ئەسڵی مەسلەی یەکسانی مرۆڤەکانە مەسلەی یەکسانی مرۆڤەکانە بە هەموو جیاوازیەکانەوە ئێوە کە ئامەزوتان پێکرد یعنی ئیمزایکی زۆرتان کۆکردەوە هەزاران ئیمزا نزیکەی 100,000 ئیمزاتان کۆکردەوە لەم بابەتە یعنی مەبەستم تا چەند ئافرەتان لا پەیوەست یعنی ئەگەر پیاوی ئێمە ینی کێشەکانی ئێمە کێشەیەک بێ ڕەنگە ئەوەی ژنان بەهۆی ڕەگەزیانەوە دوو کێشە بێ ڕوبەڕووی دوو جۆر لە چەسانەوە بنەوە ئەمە تا چەند یعنی بۆ بوو بە بەشێک ئێستا بۆتە بە بەشێک لە مەسلەی سکۆلار بە بەشێک لە خەباتی فیمینیستی و خەباتی توێژە کۆمەڵایەتیەکان و مەسلەی ژنان لە هەرێمی کوردستانە. بەڵێ لە ڕاستیە لە هەرێمی کوردستان مەسلەی ژنان بۆ خۆی یەکێکە لە کێشە هەرە گەورەکان هەرە فراوانەکان نەک تەنها سیستەمی سکۆلارەوە هەیە بە شێوەیەک بەڵێ ئەتوانی بڵێ بەشێکی بەڵام بەشێکی تر پەیوەندی بۆ هەیە کە ئێمە بزوتنەوەیەکی جەماوەری سیاسی ژنانمان نییە کە بەرگری لە ماف و ئازادیەکانی ژنان بکە هێشتا ئەمەمان نییە هێشتا ئێمە باشترین حرەکەی ژنان لە لای ئێمە هێشتا لە نێو ڕێکخراوە مەدەنیەکانە هێشتا لە نێو حرەکەیەکی کەمترە سیاسی نییە جەماوەریش نییە پێ بڵێ کە لە سیستەمی سیکۆلارە کاگاسۆ و کاکفوات باسییان لە کۆمەڵێک عنی تایبەتمەندی سیکۆلار و ئەمانە کرد بەڵام بۆ ژنان دەستوریی سیکۆلار لە کوردستانە دەتوانێت چ چەوسانەوەیەک چ بارقورسیەک لەسەر مەسلەی ژنان هەڵبگرێ. بەڵێ لە سەرەتایە لەسەر مەسلەی سەلماندن چەسپاندنی مافی یەکسانی ژن و پیاو لە نێو دەستور و یاساکانە ئەمەی بۆ هێنێتە دی دواتر ژنان لێرە لەم هەرێمی کوردستانە گیرۆدەن بەدەست ئەو دەسەڵاتە شەرعی و بە یاسایی کراوی پیاو کە لە نێو خێزان هەیەی کە لەسەر جادە هەیەی کە لە کۆمەلگا هەیەی و ئەویش سەرداری و سەروەری پیاوە بەسەر ژن و مناڵە لە هەموو بوارێکی ژیانە و ژن با بڵین سەرەتا لە نێو دەستور و یاساکانە مافی یەکسانی بۆ دابی نەکرێ بەڵام لەگەڵ ئەوەی شاوکوتمان یاسا دەستورەکانە لە مەسلەی میراتە جیاوازیە لە مەسلەی فرەژنی ئەمانە تا چەند لە دەستوریی سکۆلارە مافێکی یەکسان دەبێ وەکو ئەوەی کە لە کانتۆنی جززیرە هەرچەنە بەراورد بە ئەزمموی هەرێمی کوردستان لە ماوەیەکی زۆر کەمە بەڵام مەرسومی مافەکانی ژنانیان ڕاگەیان لە ڕاستیە بە دڵنیایی لە سیستەمێکی سکولارە ئێمە باز لە بۆ نمونە هاوسەرگیری مەدەنیەکەین ولەوەی کە ئینسان ئازادە ئەچێ هاوسەرگیری شەرعی ئەکایان نایکە بەڵام هاوسەرگیری مەدەنی یەکێکە لە بنەماکان و لەسەر ئەساسی یەکسانیە نەک لەسەر ئەساسی کڕین و فرۆشتن واتە لەسەر ئەساسی پێشەکی و پاشەکی ئەمانە هەروەکو چۆن لە کانتۆنی جەزیرە پێشەکی و پاشەکی لابد لە نێو یاساکەیە چونکە زیاترەوە وەکو نرخێکە
شعور بالتملق لا بيان دروز ناكا يعني بدڵنیایی من خەریب و باسیەوە بکەم بڵێم کاتێک تۆ لە نێو یاسا و دەستورە ئەم جۆرە لە عقد لە جیابوونەوە لە هاوسەرگیری لە نایەکسانی ئەچەسپێنی ئەمە دەبێتە کەلتوری گشتیت لە نێو کۆمەلگایە خەڵکیش وا سەیری ئەوە چی لەم ناوەندا لەم ناوەندی سکۆلار لە بەرامبەر ئەوەی کە سکۆلار دەتوانێت بەشێکی زۆر لەم بربەستە یاسایی و دەستوریانە کە فڕستکراوە لام باتن ڕۆڵی ژنان تاچەند ژنان هەستیان بەو گرنگی ئەم بابەتە کردووە لە میانی کارکردنتان چیتان تێبینی کرد؟ بە بڕای من ژنان بە فراوانی بەشداریان کردو بە تایبەت لە کەمپینی دەستورێکی سکولارە ژنان بە فراوانی بەشداریان کرد هەم لە واژۆ کۆکردنەوەی و چالاکیکردن بۆ بە سەرکەوتنگەیاندنی و کەمپینە هەم لە هاتن بەرەو ڕووی کەمپینەکە بەڵام پێشتر من ئیشارم بەوە هێشتا خودی مەسلەی بزوتنەوەی ژنان لە هەرێمی کوردستانە یەکێکە لە کێشە گەورەکان کە پێویستی بە وەڵامە پێویستی بە کۆکردنەوەی ڕیزی خۆی و خەباتی خۆی و بەبوونی ئاسوویەکی ڕۆشنەکە وەکو بزوتنەوەیکی فراوانی ڕزگاری خوازی ژنان دەرکەوێت و ئەمەی نییە کاتێکیش ئەمەی نەبێ هێشتا لە ڕووهاتن بەرەو ڕووی حرەکەیەکی سکولاریستیە ئەو هوشیاریە فراوانە لە نێو ژنانە نییە بۆ ناوەندی سکولار یەکێ لە ئەرکەکانی بە بڕوای من کە ئەبێ لە پلانیا هەبێ بەردەوام ئەوەیە کە لەسەر مەسەلەی یەکسانی ژن و پیاو لەم کۆمەڵگایە بە فراوانی کار بکات. پێشەوەی بینەوە بەرنامەکە لەگە جەنابەت باس لەوە کرد کە یەکێ لەو لێکەوتانەی کە فکری باڵادەست و ئەو شیارە مزەیەفەی کە خستێتەوە کاتێک کە ئێمە ڕای گشتی بەرامبەر بە ژنانی ئێزیدێ بیدەمین وتت یعنی ئاخێکە تاڵ کێشاوتت ئەمە پەیوەندی بە ئەم وشیاریەوە هەیە کە لە کۆمەلگای ئێمە ئیسلامی سیاسی و فکری دینی تەسپاندیوتی دەگەڕێم وڵات بە تایبەتی لەسەر ئەم خاڵە بەڵام پێشتر پرسیارێکم لە کاک فواد کردبوو دەوتری ئەزمموی هەرێمی کوردستان ئەزممویێکی سیکۆلارە و ئەم گرفت و ئەم قەیرانانەی تووشی بووە پەیوەندی بەوە هەیە کە ئەم ئەزممویێکی سیکۆلارە بۆیە تووشی ئەم قەیرانە بوو ئەگەر ئەزممویێکی ئیسلامی دینی بواە خەڵک بە پێچەوانەوە سوودی زیاتری وە کۆمەلگا دەبوو ئەزمموی کوردستان ئەزممویێکی سیکۆلارە بە حەقیقەتەوە شێوەیەکە لە شێوەکانی فریوانی خەڵق کە حیزبە ئیسلامیەکان دائیما بۆ بەرژەوەندی خۆیان بەکاریهێنن هیچ حیزبێ لە کوردستانە ئەو حیزبانێک کە لە دەسەڵاتان عەلمانی نی ئەشیە خەڵقی تیابێ وەک فەرد وەک تاکە کەس بڕوای بە سکۆلاریزم هەبێ بەڵام پەیڕە و پرۆگرام و بەرنامەی سیاسی هیچ کام لەو حیزبان گەورانی کە لە دەسەڵاتیان بەدەستەوێت لە کوردستانە باز لە مەسلەی جیاکردنەوەی دین لە دەوڵەت ناکەن بە هیچ شێوەیەک و باسی مەسئلەی بە مەدەنیکردنی کۆمەڵگا و سیستمی سکۆلاریان نەکردووە لە بەرنامەی سیاسی خۆیانە لەبەرەوە ئەوە تۆمەتیەکە بە ناڕەوا ئەخرێتە پاڵ ئەم حیزبانە و بۆ سوکردنی سکۆلاریزمە خاڵێکی تر کە پێویستە یعنی ئاماژەی پێبین ئەوەیە لەکوێ پەیڕەوی سکۆلاریزم کراوە کامەیە جیاکردنەوەی دین لە دەوڵەت دەسەڵاتی کوردستانە کامەیە ئەو سیستەمی پەروەردە و فێرکردنە لە کوردستانە لە ماوەی چارەکە سەدەیەکە کە وای کردبێ خەڵق دڵی پێخۆش بێ بڵێ ئەمە سیستەمێکی عەقڵانیە سیستەمێکی عەلمانیە کە ئینسانی کوردینەوەی تازەی کورد پێی پەروەردە یارمەتی بە تەواویکەم دووەم ئەم حیزبانەی کە لە دەسەڵاتان بۆ خۆیان دام و دەستگای وایان دروست کردووە کە ئەسڵەن هەر حیزبی ئەوە ئیشە حیزبی ئیسلامیە ئیشە حیزبی دینیە بۆ نمونە سەنتەری فتووە سەنتەری فتووە تا چەندە گونجێ بە نمونە ئێڵێ لەگەڵ ژیانی پەرلەمانیە پەرلەمان یاسایەک دەرەکە ئەگەر سەنتەری فتووە معارەزەی کرد دەستەی فتووە ئەگەر معارەزەی کرد بە حکمی تەقلیدی دینی و بە حکمێ ئەوە ئەتوانێت لە ناو خەڵقا بە خەڵق بڵێ ئەو قانونە پێڕەو مەکەن یعنی دژێ وەستێتەوە کەواتە ئەوەی کە یاسای دینی پێڕەوەکرا لە وڵاتە و پێڕەو کرا و برەوی پێراوە لە سای ئەو حیزبانی دەسەڵاتە ئەوە یاسای سکۆلار پێڕەو نەکراوە لە چیا پێڕەو کراوە ئەمە خاڵێکی ترەوەیە کە ئەم حیزبە ئیسلامیانە ئەیانەوێ بخۆیان لی دەرچن لە مەسەلەکە ئەمان لە سەرەتاوە هەتاوەکو ئێستا بەشێک من لە دەسەڵات ئێستا لەناو ئیتلافی کابینەی هەشتەمە پێنج حکومڕان دوو حیزبی ئیسلامی تیا بووە ئەی باشم بۆ چ چوون ناو ئەسڵەن
ئەوان هەرمە بەستیان چوونە ناو دەسەڵاتەوە بەشێک بن جزئێک بن لەو دەسەڵاتە و ئیلا خۆ لە کابینەکانی تریشە وابزانام لە یەک کابینەیانە حیزبانێتیانە بە باقی لە 6 کابینەکەی تر لە هەمووی ئەتیا بوون و لە هەموویان بەشدارن و جزئێکیش لەو گەنگەڵی کە کراوە کەمیان زۆر ئەوانی ژەگرێتەوە بیانەوێ نیانەوێ باش هەر بۆ نموناتوان کاکفات بەشێک لەوەی کە ئێستا خەڵک ڕۆژانە دیبینی ینی ڕۆبەڕووی دەبێتەوە ئازادیەکانی خەڵکە لە کاتێ لە هەندی بۆنەی ئاینی بەشێک لە ئازادیەکان تەواو تۆق دەکرێت ژیانی ئازادی فەردیە من لە ڕاستیە لەو ماوەیە ڕێیەکێ لەو ڕووداوانەی ڕوبەڕووی بوومەوە شتێکم نووسی بە ناوی ئازادی ڕاستەقینە لە هەولێر چێ لە خەمی ئازادی ڕاستەقینەدایە من لە هەولێر ڕوبەڕووی بوومە تەعاان لە شوێنەکانی تریشەیە یعنی لەیەکێ لە هاوین هاوارەکان چوم یعنی ئەمە دەچین بەوە کاتی بینیمان پۆلیس چەند خەڵکێکی گرتووە بانی ئەوەی کردووە سزایان دەداتن و بەزل لە لایەن دەداتن وتم ئەمە چیە ئێمە بەسەرداچین لەبەرەوەی ئەمانە هەم کچ و کوڕانە لە باوەشی یەکترا بوونە یان ماچی یەکتریان کردووە لە دووری خەڵکە بە ئازادی بێکەوە گوڵێکیان ئاڵوگۆڕ کردووە وست وتم ئەمە ئێوە پۆلیسی لە کاتێکەوان پۆلیسی دارستان بن وتم ئێوە پۆلیسی پاراستنی شەرەفن بەچی یاسایەک ئێوە خەریکی ئەمان وتیان ئێمە ئیتر منیان ناسی وتی ئێوە چیتان بینیوە ئێمە زۆر خراپتر وام بەسەر خەڵکی ناوە پەیوەندیم بە زۆر لە ناوەندەکان کە لە ڕاستی لە کوردستان لەسەر ئەم بابەتانە هەموو وتیان ئەمە گرفت نییە لە یاساکانە بەڵام پرسیارەکەیم لای من ئەوە دروستە بێ یعنی چۆن دەکرێت لە کوردستانە پۆلیسێک فەرمانبەرێکی حکومی بە جلوبەرگێکی حکومیە بێ عەقڵیەتی دواکەوتووی و عەشائیری یان باگراوند ئیسلامی سیاسی خۆی لە ناو حکوومەتە بەم شێوەی ئینتیهاک بە مافی خەڵک بکە ئەم نموزەزانە کە ڕۆژانە ڕووبەڵی خەڵک دەبێنەوە یان کچ و کوڕێک دەڕۆنە دەرەوەی شار لە سەیتەرەکانە کۆمەڵێک ئیهانەیان پێ دەکرێت و داوای ئەوان لێ دەکرێت ئەمە چیەکەنیە ئەو هەموو تداخولە لە ژیانی شخصیە چیمان پێ دەڵێ لە هەرێمی کوردستانە ئەومان پێڵێ کە ئەحزابی ئیسلامی سیاسی لە کوردستانە ئەیانوێ ئەوەیە کە پێشتر باسم کرد لە پرسیاری پێشووتە کە ئەیانوێ کۆمەلگا بکەنە کۆمەلگایەکی ئاینی هەموو شتێ بخەنە خانەی حەڵاڵ و حرامەوە ئەمە یەک دوو ئەو پۆلیسە کە ئەوواکە یا کارمەندە کە ئەوواکە پشدەستورە بە دووشت یەکیان بە عرفی کۆمەڵایەتی بەڵێ دووهەمیان بە یاسایە کە پشتگیری لێکا و یاسایی کە ئەم دەسەڵاتە سیاسی ئیسلامیەکان پێ ئەڵێن عەلمانیە ئەوە منە تۆزێک حقوق فەردی مسۆگەت نەکردوتیان لەبەر ئەو پۆلیسەکە ئەوواکایە کارمەندەکە ئەوواکەوە کاکفات شوناسی دەسەڵاتی سیاسی لە کوردستانە دەتوانین دەستنیشانی بکەین لە کاتێکی ئیسلامیەکان دەڵێن ئەمە عەلمانیە و ئێوە ژۆکۆ ناوەندی سکۆلار خەبات دەکەن بۆ ئەوەی ئەم دەسەڵاتە ببێ بە یان دەستور یان چوارچێوەکەی بێتن بە دەسەڵاتێکی سیکۆلار شوناسێک ئەم دەسەڵاتە پێناسەکرێ شێوەیەکە لە شێوەکانی هەموو سیستەمە سیاسیەکانی ناوچەکە کە سیستەمی ئیسلامی ئەوە پێڕەویەوەکەن بە دلیلی ئەوە یەکشت لە مادەی 6ەوە بزانم تایە ئەڵێ شریعەت بناغی هەموو یاسایەکە سەرچاوی سەرەکیە یعنی هەموو شتێک گەڕێنێتەوە بۆ شریعەت نابی هیچ یاسایەک دەرچی دژ بە بۆ بنەمانە گۆڕەکان پەیڕەوکردنی بنەماکانی شریعەت یعنی کەمکردنەوەی بازنەی حەڵاڵ و حرام هەتا بێ حەڵاڵ حرام فراوانترەکە بۆ ئەوەی ئازادیەکان بەرتەسک کاتەوە باش پرسیارێک ڕوبەڕوومان دەبێتەوە بۆچی ئیسلامیەکان بە بەردەوام تاچیل لەسەرەوە دەکەنەوە پێداگیر لەسەرەوە دەکەن پەیوەندی نێوان دین و دەوڵەتە دەیانەوێت دین بکەن بە بەشێک لە سیستەمی سیاسی لە ناو دەستورەکانە ئەم ئیسرارەی ئەوان بۆچی و مەبەستی ئەوان بۆچی خەمی ئەوان خەمەکە بۆ دینە یان خەمی تەماحی گەیشتن بە دەسەڵاتە لە ڕێگای دینەوە دەگەڕێمە وڵات گفتوگوی ئەم بابەتە دەکەم چونکە لەم ناچێ بە بەردەوام ئەم بابەتە یعنی بابەتێکی زیندووە ئەمە لەم وڵاتانی دەوروبەر بە بەردەوام ڕوبەڕووی ئەم پێداگیری ئیسلامیەکان دەبینەوە لەبارەی پەیوەندی نێواندین و دەسەڵات بەڵام پێشتر پرسیارێکم لە کاگاسۆ کردبوو لەبارەی ئێمە دەتوانین ئیسلامیەکان لە ئێستای دەستور ئەوانەی نوێنەریانەی لە لێژنەی داڕشنەوەی دەستور هەرچەنە پێم وایە هیچ نوێنەرێکی سکۆلار و پێک با بڵێن حزب عەلمانیەکانی تێدا نەبوو ئەوەی برادرانی حزبی شوعی و لایەنەکانی تریش بایکۆتیان کردن چنە ناو لێژنەکە ئێستا ئەوان باز لەوە دەکەن ئێمە دەستورێکی مەدەنیمان دەوێت و هەندێک جار باز لە دەوڵەتی دیموکراسی شەکەن بەڵام عەلمانیەت ڕەت دەکەنەوە سیستەمی دیموکراسی و مەدەنی بەبێ عەلمانیەت
ممکنە پەیوەندی علمانیت چیە بە دیموکراسیەوە؟ من پێم وایە ئەم ناوەی کاڵێن دەوڵەتی مەدەنی یان دەستوری مەدەنی وانە بۆ خۆلادانە لە ئەسڵی مەوزوعەکە، لە ئەسڵی ئەوەی کە تعریفی سیستمەکەی خۆیان بکەن. ئەوە ناونیشانێکی زۆر مەتاتیە تۆ توانی ئێستا ئیسلامیەکان لە زۆر شوێن وەکو بۆ نمونە جمهوری ئیسلامی ئێران یان خەلافەتی داعش بە ئاشکرا ناڵێن ئێمە دەوڵەتێکی ئیسلامین و ئەوانە ئەم ناوە بەکارەهێنن بۆ شاردنەوەی ناوەڕۆکەکەی زیاتر. قسە لەسەر ناوەڕۆکە تۆ کاتێ تعریفی دەستورێکەکەی پشتی بەست بێ بە شریعات کوێ مەدەنیەمێنێتەوە. تۆ ئەمە ئەگەر قسە لەسەر دەسەڵاتی خەڵک بێ لەسەر دیموکراسی و بەشداربوونی خەڵک لە دانانی سیستما بێ لە دانانی دەستورا بێ ئەوانە بێ مەفروزە خەڵک خۆی بتوانێت ئەم دەستورانە بگۆڕێ نەک دەقێکی بۆ بێنیت کە بە پێی ئەو دەقا تۆ ئەبێت یاسادا بنیت. کاتێک کە تۆ ئەمە فەرزەکەیت بە معنای ئەوەیە تۆ نوێنەرایەتیت لە خەڵک سنووتەوە. ئەوەی لە ئیسلامە ئەوەی لە دینەکانە لە دەسەڵاتی دینیا هەیە پێ ناسرێتەوە ئەویشەوەیە کە نوێنەرایەتی ڕاستەوخۆ لە خەڵکە سەنێتەوە و ئەیسپێرێ بە نوێنەرایەتێک کە گوایە ئەم نوێنەرایەتێ لە سەرەوە هاتووە لە دەقێکەوە هاتووە لە خواوە هاتووە لەو شوێنانەوە هاتووە. ئەمە ئەیانوێت ناوڕۆکی نوێنەرایەتی ڕاستەقینەکەی خۆیان پیشاردنەوە. کاتێکە سەرچاوی دیموکراسیە دەسەڵاتی خەڵک بریتێ لە ڕەوایەتی وەرگرتن لە خەڵکەوە کاتی ئەوان ئەم ڕەوایەتی لە خەڵک دەستەنەوە دەیانەوێ لە ڕێگای دینێکی دیاریکراو لە ناو دینێکی لە ناو مەسەبێکی دیاریکرا و لە ناو مەسەبێکی بەپێی ئیجتیهادێکی معەیەن وەربگرنەوە. ئەمە تا چەند شەرعیەتی دیموکراسی لە بەردەم پرسیاری گەورەدا دەبێت. ئەگەر دیموکراسی تعریفەکەیەوە بێ کات دەسەڵات لە ڕێگەی خەڵکەوە دیاری بکرێ و نوێنەرایەتی ئەگەر خەڵک ویستی ئەو نوێنەرایەتێ لابەری ئەگەر دیموکراسی بریتی بێ لەوەی کە ئەبێت خەڵک خۆی یاساکان دابڕێژەوە گەر ویستی ئەو یاسایانە لابەرێ ئەگەر ئەمە تعریف بێت چونکە تعریفی زۆر جۆرا زۆر هەیە لەسەر دیموکراسی بەڵام دیموکراسی لیبرالی دیموکراسی هەر کەسێ بەخۆی ئەڵێ دیموکراسی دیکتاتۆریەتێکی لە نمونەی باعس و قەزافی و نادامانەش هەموو بخوانە و دیموکراسی حتا ئێران لە بەرەوەی کە هەڵبژاردنێکەکە نای خوێنێ ئەوەی کە ئێمە پەیڕەوی لەم نەوع لە دیموکراسی واناکەن یان ئێستا ئەمە ئیسلامیەکانی کوردستان عینش لە بەرەوەی بەشداری لە انتخاباتەکەن ئەڵێن دیموکراسی. بەڵام قسە لەسەر ئازادیە ئەگەر ئازادی هەبێت بۆ خەڵک لە بڕیاردان لەسەر یاساکان لەسەر دەسەڵاتە ئەمانە هیچی ئازادی نییە ئەمانە هەمووی پێشێلکردنی دیموکراسی خەڵکە ئەگەر ئەمە تعریفەکەی بێ تۆ بتوانانی دەقەکە لابەری ئەوڵێت تۆ ناتوانانی ئەم دەقە لابەری کەواتە تۆ ناتوانانی یاسایە دەرکەی لە دژی بنەماکانی ئیسلامی لە دژی ئەوە بێ کە ژنوپیا و نایەکسانن ناتوانانی تۆ ئەمە یەکسانی ژنوپیا و ناتوانانی دابنەی لە دەستورە لەبەرەوەی پێچەوانەی شریعەتە. کەواتە تۆ نوێنەرایەتی ڕاستەوخۆت لە خەڵک سەنوتەوە ئەوان بۆ چیانە ئەم مەوزوعە دەسەڵاتە دینیەکان دەسەڵاتە دیکتاتۆریەکان ئەم نەوعە لە دەسەڵاتیان بۆ چییە بۆی شەرعیەت بە دەسەڵاتی خۆیان بن خەڵک نەتوانێت شتی خۆی پسەپێنێ خەڵک ناتوانێت یاسا بگۆڕێ خەڵک ناتوانێت بەرژەوەندی خۆی داوا بکە هەموو یاڵێن لەبەرەوەی لە دینەوە هاتووە تۆ ناتوانانی دەستکاری بکەیت. ئەمە زمانی حاڵی ئیسلامیەکانی ئێستا دەسەڵاتە دیکتاتۆریەکانی ئێستاە بۆ بە ناوی دینەوە. بۆیە دەوڵەتی مەدەنی دەوڵەتێکە کە لەسەر بنەمای مافەکانی مرۆڤ ئەگەر قسە لەسەر دەوڵەتی سکۆلار و مەدەنی کۆمەلگای ئێستا بێ نەکدا لە خەلافەت و دەوڵەتە دینیەکانی پێش و جیاوازیەکەی لەوەیەکە لە ڕێنیسانسەوە لەم حرەکە فکریەوە ئینسان خۆی ئەبێت سەروەر بێ لە بڕیاردان لەسەر شتەکانی کە ئەوێ هاتنی داعش لەم هەڵو مەرجەی ئێستا ئەوەی ئێستا ناوچەکە ڕوبەڕووی فکری فاشیەتی دینی و توندڕەوی دینی دەبێتەوە چیمان پێ دەڵێت دەتوانین بڵێن کە ئەو ئەزمونەی خۆر ئاوا بینی لە هەڕەشەی فکری پیاوانی دینی کە دوجار توانیان قەتیعەیەکی مێژووی دروست بکەن ئەمە ئەم دیاردێت تا چەند پێویستی بە لەسەر وەستانە تا چەند پێویستی بە خوێندنەوەیشی دروستە و ئەم شەڕی دەوترێ شەڕی داعش و فکری دینی و هەموو کۆمەلگا خەریکی هاوپەیمانێتی نێودەوڵەتیە ئەم شەڕێ تەنیا شەڕی سارۆخ و تەنیا شەڕی عسکەرە نەخێر من پێم وایە لە ئەزمەی ئێستای سیاسی و ئابووری کە لە مەنتیقەکە هەیە و لەو دوو قوتبەی کە لە مەنتیقەکە دروست بووە بەدیلی ئیسلامی یەکێک لەو خەتەرانەیە وەکو بۆ نمونە لە سەرەتای سەدەی 20 لە دەیەکانی سیە فاشیزم
لەو پێشتر نەبوو یعنی شتێکی لەم بابەتە بەم قوڵاییە نەبوو یان نازیزم نەبوو بەڵام لەبەرەوەی ئەزمەیەک دروست بوو لەوێ لە هەموو حاڵەتێکی ئەزما جەناحەکانی ئەوانەی کە ئەفکارێکی تونڕە و ڕادیکاڵ ئەوەی کە ئەتوانن کۆنتترۆلی کۆمەڵکا بکەن بەلا ڕێە بەرن ئەتوانن دەوریان هەبێ لە بەرامبەرە ئێستا لە ئەوزای ئێستاە لەو ئەزمە سیاسی و ئابووری لە منتیقەکە هەیە لەو نەوع دەسەڵاتە کە لە منتیقەکە سەیرەکەی مجموعەیەک شێخنشین و مجموعەیەک دیکتاتۆر بەرهەمی نەود کە بە ملیارەها دۆلارە لەژێر دەستیانە کۆبەتەوە لەو لاشەوە بە ملیۆنەها ئینسان پارویەک نان نییە بێکارە نازانم لەسەر قەبرانەکانەژی وەکو لە میسر لە کوردستانە ئەم هەموو ئەم شکڵابینیتەوە کە نیوە مەعاشە نازانم ئەوانە ئەم دوو قوتبیە ئەم جیاوازیە چینایەتیە هەرچی زیاتر زەمینە بۆ ئەو نەوعە لە فاشیزم خۆشەکە ئەم با بڵێن قوڵبوونەوەی ئەم جیاوازە چینایەتیەکانە لە کوردستانە ئێوە یعنی هەم بەشێک لە خەباتانە لە ناو مەسلەی سکۆلار قاسیشی تری خەباتشتان لە مەسلەی خەباتی چینایەتی و کۆمەنیستیە هەندێک جار هەندێک لەلانە سیاسیەکان دانەوێ ئەم پرسانە ئیستیغلال بکەن بۆ ئەوەی سراعی چینایەتی تەحویل بکەن بۆ سراعێکی دینی ئێوە چۆن سەیری ئەم بابەتە دەکەن لە ئەسڵا ئێمە لەم ناوچەیە ڕوبڕی چ جۆرە ململانیەک دەبینەوە ئێمە چ جۆرە کێشەیەکمانەیە ئەم ململانەیە دەکرێت لە چوارچێوەی ململانی بەشێک وەکو بەشێک لە ململانی چینایەتی ئەمە سەیری بکەین دەگەڕێمەوە دەبێتە دوا پرسیار و دوا کۆمێت بۆ جەناب و کاتی بەرنامەکەم خەریکە کۆتایی پێ بێگۆنا خان ئەم با بڵێن هاتنی داعش ئەم با بڵێن سڕینەوانەی بەرامبەر ئەو کۆمەڵکوژەی بەرامبەر بە پێکاتەکان کردی بە تابێتی بەرامبەر بە ئێزیدیەکان ئەگەر بۆچی ڕایگشتی لە کوردستانە دروست نەکرد تا چەند کۆمەلگای ئێمە ئەم تاوانە گەورەی داعش ئەم جینۆسایدا کۆمەلگای ئێمەی تووشی با بڵێن وەستان کرد تا چەند ئێمە ئەرچی مرۆڤایەتی خۆمانمان بەجێگەیان لە بەرامبەر ئەوەی بەرامبەر بە ئێزیدیەکان کرا بەڵێ وەک لە سەرەتای پرسیارەکەەوە باست کرد ئەو مەسلەی بەسەر یەزیدیەکان هات لەسەر دەستی داعش ئەو هێرشەی کرایە سەیریان ئەو جینۆسایدێک کە کران و ئەو با بڵین ڕەفاندنی زیاد لە 3000 ژنیان و بە کۆیلەکردنیان و کاردانەوەی کۆمەڵگە لە هەرێمی کوردستان من باز لە کاردانەوەی دەسەڵات و حکوومەت و ئەوانە ناکەم باز لە خەڵکەکەم ئەو کاردانەوەی مای شۆکێکی گەورە بوو بۆ کەسێکی وەک من و تەسەورەکەم بۆ زۆر کەسی تریش بە بڕوای من هۆکارەکەی شۆکە گەورەکەش لەوا بوو کە تۆ 3000 کەس چەند هزار کەس کوژراون چەند هزار کەس ڕفێنراون هێرشێکی گەورە کراوەتە سەری ئەم کۆمەلگایە نەتبینی هاوارێک بکات بێتە سەرجادا بڕژێتە سەرجادن تەنانەت لەلایەن نخبەی ڕۆشنبیر و خوێنەوار و هینەکەی شێوە ینی ئەم دەنگە بەرزەمان نەبینی بە تایبەت لە نێو کۆمەلگەی نێودەوڵەتیە هەر دەنگی نەبوو تا ماوەیەکی زۆر هۆکارەکەی من بۆ چێگەرمەوە بە بڕای من ماوەی 25 ساڵە لەم هەرێمی کوردستانە کار لەسەر ئەم جۆرە لە جیاکاریە کرێ بەهۆی لەسەر با بڵین تۆ هاتووی دینێک زاڵ ئەەکەی بەسەر دینەکانی ترا ئەەکەی پێی ئەڵێ کە ئەمە دینی سەرەکی ئەم کۆمەلگای منە دینی سەرەکی سیستەمەکەمە دینی سەرەکیە لە نێو دەستور و یاساکانمە و یاساکانم بەپێی ئەمە داڕێژم بەپێی ئەمە ئەو دیانەتانەی تر لە نێو کۆمەلگاکی خۆتا کە مێژوویەکی دوور و درێژیان هەیە کە ئەسڵێکی زۆریان هەیە لە نێو جغرافی کەتیایە ئەژین ئەمانە کەم بەهاترەکەیت ینی هەمان دیدبانی ینی بۆ ئەگەر لە بەرامبەر ئەوە کۆمەڵێک ژنی مسلمانان داعش وای بەسەر بەهات بە پێ دوای هەمان کاردانەکە کوێکەدەوە لە هەرێمی کوردستانە تەنها مەسەلە مسلمانیە لەوانەیە گەر بۆ نمونە 100 ژن لە سلێمانیەوە یا لە کەرکووک یا لە هەولێرەوە ئەگەر شتێکی وان بەسەرا بەهاتە نەک لەو ناوچەی کە کۆمەڵگەی یەزیدیتیایە ئەژی دیسانەوە کاردانەوە کە جیاوازە بوو بە بڕوای من ئەو جیاکاریە زۆر قوڵی کە دروست کراوە ئەو بە کەمگرتنەی کەمە کۆمەلگا دینیەکانی تر لە هەرێمی کوردستانە ئەو دیسکۆرسە دینی کە مامۆستا فواد دەڵێ بە ئاینیکردنی کۆمەلگا ئەم ئەقڵیەتەی کەلتوری گشتی کۆمەلگەی ئێمە بوو نەیهێش خەڵک کاردانەوەی مرۆڤانەی هەبێ لە بەرامبەر ئەم کارەساتە یەزیدیەکانە بۆ نمونە
تۆ لە جیاتیەوەی کەلتورەکەت ئینسانی مسلمان بە باشتر و چاکتر و بە بەهاتر بزانێ لە ئینسانی یەزیدی لە جیاتیەوەی کەلتورەکەت پیاو بە بەهاتر بزانێ لە ژن لەکوێ تۆ لە نێو سیستمێکی سکولارە خەڵک بەوە پەروەردە ئەبێ کە ئینسان یەکسان ببینێت بە هەر دینێکەوە بە هەر ڕەگەزێکەوە دۆستی جۆرێک لە هیومانزم ئەم مەسەلە دینیانە ئەم وشیارانەی کە بەو خەڵک دروستکراوە تا چەند کاریگەری کردوتە سەرەوەی کە ئێمە پلەبەندی بکەین بۆی هەویەی دینی لە نەناو مرۆڤەکانە بە دڵنیایی تۆ بزانە لەم کۆمەڵگەی ئێمە ئینسانی پلەی جیاجیا زۆرە کوردبوون پلەیەکی بەرزە مسلمان بوون پلەیەکی بەرزە پیاوبوون پلەیەکی بەرزە دەوڵەمەندبوون و با بڵێن لە قڵشتە چینایەتێکە لە نێوان چینی دەسەڵاتدار و چینی سەرمایەدارانە دیسانەوە پلەیەکی بەرزترە من یەکێ لەو شتانی ویستم بێڵم کۆمەڵگەی یەزیدی کۆمەڵگەیەکی زۆر هەژار بوون من لە بیرمە پێشم کارە ساتە بەشێکی زۆریان کرێکار بوون لە کوردستان هاتبوون ئاگیان لە باخەکانە بوو کرێکاریانەکرد لە مەتەمەکانە بەڕاستی زۆر بێبەها سەیرەکران پێشترێش جۆرێک لە چەسانەوەیان هەبوو بە پێی هەندی داتاکان کە داعش دەمە چۆ ئاسیشتر کاتی بەرنامەکەم زۆر کە ماوە دەگەڕێمەوە دوای کۆمنتە لێوەردەگرم کاک فواد باسمان لە مەسەلەی ئەوە کرد کە پرسیارەکەم بیرمابێ بۆچی ئیسلامیەکان تاچیت لەوە دەکەنەوە کە پەیوەندی نێوان دین و دەوڵەت دانەوێ دین نەک تەنیا یعنی خەڵک وەکو مافێکی سروشتی ممارەسەی بکە دانوێت دین لە ناو دەستورە هەبێ لە ناو یاساکانە هەبێ ئەمە خەمێکە بۆ دین یان خەمێکە بۆ شتی تر پێش ئەوەی جوابی سوالەکە بۆمەوە حەزەکەم کۆمنتە لەسەر ئەو تعریفەی پەیوەندی بینی سکۆلاریزم و بینی دیموکراسی بەڵێ پەیوەندی بینی دیموکراسی و سکۆلاریزم پەیوەندێکی ئۆرگانیکیە بە حقیقت مەرج نییە هەر سیستەمێک پێڕەوی هەڵبژاردننی ئەندامانی پەرلەمانی کرد و ڕای گشتی وەرگرەوە سیستەمێکی دیموکراسی بە حقیقت ئەوە سۆرینە و کەمینە نییە دیموکراسی تەنیا نەخێر هەر هەڵبژاردن خەسڵەتی یەکەمی دیموکراسیت نییە دیموکراسیت کاتێ دیموکراسێتێکی حقیقیە کە پێڕێی ئەلمانێت کە چونکە مافی هەوڵاتی بوون تەنیا لە سای سیستەمی سکۆلارە هەبێ مەرج نییە لە سای سیستەمێکا کە پێڕەوی هەڵبژاردنەکە ئەوە ئینسانتیای ئەوە بێت تو تەماشا بکە ئێستا مەسەر ئەسلی سوالەکەی جێنابێت کە مەسەلەی دەسەڵاتە حیزبی ئیسلامی بە هەموو شێوەیەک منهجەکەی بۆ ئەوە ئیژەکە کە دەسەڵات سیاسی بگرێتە دەست دەسەڵاتی سیاسی کە کردە دەست ئەو کات هەوڵی ئەوە کە مەبادی شریعەت تطبیق بکە کە مەبادی شریعەتی تطبیق کرد وەکو پێشتریش باسمان کرد کۆمەلگا بکە بە کۆمەلگایەکی ئاینی بۆ نمونە لە میسر ئیخوان المسلمین کە لەگەڵ داعش بەرنامەکەیان فەرقێکی هەیە فەرقێکی ئەوەی هەیە کە تۆ تەماشا بکە مرسی کە هاتە سەر حکوم یەکەم ئیش کردی چی بوو ئیعلانی دەستوری کرد ویستی دەستور بگۆڕێ دوایی ویستی دەستکاری سوڵتەی قەزایی بکە و ئەو ئەزمەی دروست بەناوی دەسەڵاتی مەدەنیەوە لە تونس نەهزەویەکان هەر عینیشت بەڵام بۆیان نەچوە سەر هێزی سکۆلار بەقووەت بوو نەیهێشت ڕوبەڕویان بۆ حتا نەیهێشت ناوی شریعەت لە دەستورەکەیان هەبێ لەبەر ئەوەی کللتورێکیان هەیە کللتوری وڵاتی تونس کللتورێکی زۆر جیاوازە لەگەڵ معالمی عربی لە شوێنی تر لە ئەفغانستان کە ویستویانە بێنە سەر حکم و هاتوونەتە سەر حکم بە زەبری ئاگر و ئاسن هاتوونەتە سەر حکم هەر بۆ ئەوەیە کۆمەلگاکە بکەن بۆ کۆمەلگایەکی ئاینی یعنی لە ئەخیر نەتیجە هەر عینی شتە بەڵام لە لای ئێمە ئێستا ئەیانێ بە پاساوی ئەوەی کە ئیمانیان بە دیموکراسیەت هەیە و پێڕەوی دیموکراسی دەکەن و لەگەڵ یاساکانی سەردەما ئەڕۆن بەڕێوە سوئی ئیستیفادە ئەکەن لە سیستەمی دیموکراسی و هەڵبژاردن بۆ وەرگرتنی دەسەڵات پاشان کە دەسەڵاتیان وەرگرت ئەو کاتە بەرنامەی سیاسی و فکری خۆیان و میتۆدی ئاینی خۆیان تطبیق بکەن ئێستا ئەردۆگان یەکێکە لەو نمونانە کاتەکەم تەواو بووە یەک پرسیار بۆ هەر سێکتانە بێ لە ماوەی خولەکەت کە ئەەکەم لە ماوەی کارکردنتان لایەنە دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان کە ئیسلامیەکان پێیان دەڵێن سیکۆلار تا چەند با بڵێن ڕاکانی ئێوە وەرگیرە تا چەند با بڵێن کە ئەو ئێوە توانیتان کاریگەری لەوان بکەن پێتان وایە لە دوای کۆکردنەوەی 100,000 ئیمزا لە داهاتوو ئیتر ئەوان بیانێ بەناوی زۆرینە و کەمینە دەستورێک بنۆستنەوە کە تێدا باگراوند بێ بە فکرێکی مەزهەبی ئاینی تکا لە ماوەیەکی زۆر کردە لە کاک ئاسۆ لە زەنابتە دەست پێ یەکەم ئێمە پێویست پرسیارەکەم کردوڵام بورەکاتی ئێمە پێویستمان بە فشارێکی زیاترە لەسەر ئەم دەسەڵاتە داینین بۆ گۆڕینی
سرجەم ئەو شتانەی کە بە ناوی دینەوە سەپانێتی چ لە دەستورە چ لە یاساکانە چ لە دام و دەستگای وەکو فتوای داناوە نازانم کولیەکانی شریعەتی داناوە لە خوێندنی دینی داناوە کە هەموو ئەو مناڵانە بە دینی ئیسلام پەروەرداکە ئەمانە پێویستی بە حرەکەیەکی فراوانترە کاری ئێمە سەرەتایە دەستمان پێکردووە بۆ ئەوی کە بتوانین سرجەم ئەم سیستمە بگۆڕین ئەم سیستمە سیاسیە یاساییە پەروەردەییە دەست خۆش گوناخان تەئسیری هەبوو ئێوە لەماوەی ئەم ساڵی کارکردنتان پێتان وایە توانیتانە شتێ بە شتێ بکەن بەدڵنیایی من پێم وایە ئێمە دەنگێکمان ڕێخست وەکو باسم کرد دەنگەکە هەبوو خۆی ئێمە ڕێکخراوێکمان بۆی دروست کرد پشتیوانیەکماندا بە کەسە تاکەکان کە خەریکی کارن لەو بارەیەوە جگە لەوەش ئێمە خۆمان بۆ ململانەیەکی درێژخان و قوڵ ئامادە کردووە دەستکەوتی خێرامانە بێت بە دڵنیایی بەڵام دەستکەوتی دوورماوەی ئێمە گۆڕینی ڕایگشتی کۆمەلگایە کەلتوری بە ئاینیکردنی کۆمەلگا و دروستکردنی مقاومەتێ لە بەرامبەر دەست خۆشکار فوات دوا تێبینی ئێوە شتێکی زۆر بە کورتیش پێم بڵێ سیستەمی ئەلمانیەت نابێتە مەترسی لەسەر ئازادی ئاینەکانی خەڵک و ئێوە لە بەیانی یعنی لە ئەنجامی سەرکەوتنی ئێوە و ئێوە نابنە مەترسی لەسەر ماف و ئازادیە ئاینەکانی خەڵک بەتەکید نەخێر لەبەر ئەوەی ئەسڵەن سکۆلاریزم پارێزگاری لە ئاینەکە لە ئازادی ئاینەکە یعنی خەڵک بۆ خۆی ئازادە چون پەیڕەوی ئاینی خۆیەکە ئەوە هەموو وڵاتانی ئەوروپا تەماشا بکە سیستەمی سکۆلارن لەکوێ هین مەنعکراوە کەنیسە مەنعکراوە بە پێچوانەوە ئەوەی مزگەوت دروستەکرێەوە کەنیسە دروست ناکرێت و کەس ڕێگری لێ ناکە نەخێر ئازادی ڕادەربڕین ئازادی ئاین یا ئازادی ویژدان ڕاستری بڵێ ئازادی ویژدان تەنیا لە سای سیستمی سکۆلاران پێڕەوە جێبەجێ فوادی مەزید مسری گۆنا سعید ئاسۆ کەمال ئەندامانی بۆردی ناوەندی سکۆلار زۆر سپاس بۆ ئەماوەی لەگەڵمان بوون ماندوومانکردن هیوای سەرکەوتن بۆ ئێوە بینەران هاتینە کۆتاییان بە مەڵقەی بەرنامەی ئەڤڕۆ کاتێدا گفتوگویەکی تایبەتمان لەبارەی بەبوونەی ساڵیادی دامەزراندنی ناوەندی سکۆلار کارەکانی ئەم ناوەندەوە هەروە قسەمان لەبارەی ئەم هەڵومەرجە و پێشێلکاریانە کرد کە لەم ناوچەیە ڕوبەڕووی ئازادیەکانی مافی مرۆڤ و هەڕەشەکان بۆ سەر مافی پێکاتەکان مەسەلەی بارودۆخی ژنان بە شێوێکی گشتی کە تێیدا ئەوان پێیان وایە لە ئێستادا هەرێمی کوردستان لە قەیرانێکە دەژی بەشێکی ئەم قەیرانە پەیوەندی بە جۆری سیستەمی حکومڕانیوەیە کە ئەم سیستەمە توانایی لە خۆگرتنی و سیرکردنی مرۆڤ نییە وەکو مرۆڤ تاڵقێکی تری بەرنامەی ئەڤڕۆ پێتان دەگەینەوە کاتێکی خۆش بۆ هەم لەیەک سوپاس بۆ ستافی بەرنامە